سڵاو ڕێز و خۆشەویستی بۆ هەموو لایەک ئازیزان، دیسان بەدەم ڕێگاوە لەسەرەوەی ئەمڕۆ هەنێ قسەتان بۆ ئەکەم. ئازیزانی من بەخێر بێن سەر چاو. هەروە بە تۆزێ ئەو بەڕێزانە کۆ ببنەوە ئەنە قساکەین. ئازیزانی من بەخێر بێن سەر چاوان هاتن. بەخێر بێنە. یاخوا بەخێر بێن. ئازیزانم ئێوارەیە لەسەر هەڵوێستی شاسوار و گروپەکەی لە بەغا قساکەم. ئەوانەی کە ڕوونە بەڕاست ئەویش عیلاقی بەسەر قسەیەکی هیتلەرەوە هەیە کاڵێ ئەگەر دەمانچەکە دەگولێتیا بوو نۆی بنێ بەسەری خائینی ناوخۆ. ئێستا لە باشووری کوردستان لە دەرەوە خائینی ناوخۆ ئەوانن کە بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە قساکەن و نەوەکەری دەسەڵاتیشن. بەڕاست ئازیزان، لە ساڵی 2016 وەکو ئێستا لە بیری میێت ئێوارەیەک لەگەڵ کاک نوشیوانە کۆمەڵی قسە و باسمان کرد. ئەو هەندێشی بە من و لەسەر شاسوار و بەرهەم ساڵح کە ئەمانە بۆ دەڤەری سلێمانی لیستێکیان نەبێ بە ناوی لیستی هیوا و شاسوار سەرپەرشتی لیستەکە کات و بەرهەمیش شاسوار سەرۆکی لیستەکە بێ و بەرهەمیش ئەیتر لەگەڵ ئەو شەپۆلا ئەڕوا و ئەمەش پارتی لە پشیان ڕاوەساوە بۆ دەڤەری سلێمانی. هەر ئەو کاتە واتە لەمانی 11 2016 من کردم بە نووسینێک وتارێکم نووسی و باسی ئەوەی ئەو ئەجندایی پارتیم کرد. وتارەکان ئەمە بوو لەژێر ناونیشانی ئەجندای پارتی و بنەماڵەی بازانی لە دەڤەری سلێمانی. لەوێدا باسی ئەوم کرد کە شتێکی ئاوا بەڕێگاوەیە کە بەرهەم ساڵح و شاسوار ئەیکەن و ئەجندای پارتی جێبەجێکەن دەڤەری سلێمانیە. بەداخەوە من پەیجەکانم زوو لە ناوەشی هاکە کرێ، بەڵام وتارەکەم لەدا ماوە و زۆرێک لەوانەیش کە خوێندویانەوە لە بیریانە پاشانیش لای خۆم هەرماوە ئێستایش و لە چەندین لایڤیشە ئەم قسانەی ئێسام کردوتەوە وەکو بەڵگەیەک. لە دواییە ئەوە بوو کە شاسوار و بەرهەم بە یەکەوە نەیان کرابوون بە دوو پارچە. بەرهەم بزوتەوەیەکی ڕاگەیان لە دواییە فەشەلی هێناچووە ناوێکێتی، شاسواریش لەو دەڤەرا مایەوە کە ئەیبینن. کاتێکیش کە ریفراندۆمەکەی مەسعود بازانی کرا بۆ بەناو سەربەخۆیی، لەو کاتانەیە شاسوار بوو بە شیعاری نەخێری هەڵگرت بۆ ریفراندۆمەکە. ئەو کاتێش دیسان بە قازانجی پارتی و بنەماڵەی بازانی بوو و هەر لەو کاتێشا من بە لایڤ چەندین جار باسی ئەوەم کرد کە دیسان ئەجندای پارتیە. پارتی ئێوێ بە دنیا بڵێکە ئەمە دیموکراسیە لە باشووری کوردستانە، ئەوە تا دەنگی نەخێر هەیە کە باوەڕی بە ریفراندۆم و سەربەخۆیی نییە. ئێمەش دەنگێکمانەیە کە باوەڕمان بە سەربەخۆیی هەیە. خەڵکی کوردستان دەنگ ئەیە کێ زۆری نەهێنا ئەوە لەسەر حەقە. ئەوە بوو کە ریفراندۆمە فەنیەکەی مەسعود زۆرینەشی هێنا، بەڵام دیسانیش هەر فەشەل بوو، قسەی قۆڵبیشی پێ نەکرا. ئەو دوو نمونەیەم بۆیە هێنایەوە کە شاسوار دەسەکەی کەشفە بەڕاستی. ئەوەیشی کە 6 ملیۆن دیناری پارتی یا حکومەتەکەی پارتی لەلایە پارتی وێکێتی لێ ناسەنەوە هەر عیلاقی بەسەر ئەم وابەستەیەوە هەیە. ئەوە هەر ئەوەیشە ئێمەمانان ناتوانین لە سلێمانی هەولێرا پیاسەیە بکەین، بەڵام ئەو ئازادە ڕۆژێ ئەڵێ کوڕانی بنەماڵەی بازارین تاڵەبانی لە بەسەرا هەڵەواسین و ڕۆژێک ئەڵێ ئەماکەن و کەسیش لەگەڵ کاتی پێناڵێ بۆ خۆی دیارەکە یاریەکە لە کێو سەرچاوی گرتووە. ئەم ڕۆژ دیسان لە بەغا گروپەکەی شاسوار ڕێک دیفاعیان کرد لە ئەجندای پارتی و بنەماڵەی بازانی. ئازیزان، چی ئەبوو ئەگەر بنمونە ئەمانە پشتیوانیان کردە لەوەی کە سلێمانی خۆی بەشە بودجەی خۆی لە بەغا وەربگرێت؟ یعنی بۆچی نابێ ئەمە؟ لانی کەم لەمە ئەگەر هەر هیچیش نەبوایە خاڵێک جێبەجێ کرا، یان با بڵێن میزەڵانێ یا دوومەڵێک ئەتەقی
دوومەڵی یەکێتی ئەتەقی کە هەمیشە ئەم ئیدعاەیەکە کاکە پارتی واکە دەڤەری سێمانی و تاوانبار ئێمە نین و ئەوە خزمەتی شارەکە ناکا و ئەوە بۆ هەولێر و بادنان ئەمریکا بۆ ئەوەی ناکات و ئەلم بابەتانە بالانی کەم ئەمانە وایان کردایە کە سلێمانی و ئەو ناوچەیە بەشە بودجەی خۆیان وەربگرتایە 6 مانگ ساڵێ بمانزانێ ئەم یەکێتیە ئەم درۆنەی تاقیکەینەوە بزانین ئایا ڕاستەکە یا درۆکە ئایا ئەو کاتە بەم بەشە بودجەیە خزمەتی شارەکە و دەوروبەری ئەکردی گەرمیان و هەڵەبجە و چۆی ئارەم بابەتانە یان نەیەکرد بۆچی ڕۆشتن هەمان ئەجندای پارتی و بنەماڵی بازرگانان جێبەجێ کرد لە بەغا یعنی بۆچی ئەمە تاقی نەکرایەتەوە لە ڕاستیە یعنی با تاقی کرایەتەوە قەچێکە با بمانزانێ ئەم یەکێتیە کە ئاوا قسەیەکە ئەگەر پارە لە بەغاوە بێ ئەی خاتە خزمەتی خەڵکەوەیان نایکە ئەو کاتە دوومەڵەکان ئەتەقی بەڕاستی بەڵام دیسان کوردایەتەکەی بنەماڵی بازرگانی لەوێ شاسوارش دوای هەمان ئەجندای پارتی و بنەماڵی بازرگانی کەوت و مۆزوعەکان بەم دەردە بردووە کە ئێستا هەیە و جارێ نەتیجەی دیار نییە من بۆ خۆم ئازیزان چەندین جار قسەم کردو لەسەر ئەم مۆزوعە من بڕوام وایەکە لە دێگەڵە بەملاوە یەکێتی بەرپرسە لە هەموو ئەو نەهامەتیانەی کە لە باشووری کورد لە دەڤەری سێمانی و گەرمیان و ڕانی و قەڵادزە و فڵان و فیسار و تا هەڵەبجە و پێنجۆنە ئەوانە هەیە ئەوەی کە لەو ناوچەیە ئەگوزرێ یەکێتی بەرپرسە ئەگەر یەکێتی بەرپرس نییە و ئەگەر ئەڵێ خەتای پارتیە 2 ساڵ بەر لە ئێسا 5 ساڵ بەر لە ئێسا ڕامەگەیاند ئەمود پارتی و بنەماڵی بازرگانی ئەمە حەسەر لەسەر ئەم ناوچەیەدا ئەنێن و ئەمانە بەشە بودجەی تەواو نەیان بە خەڵکی ئەم شارە بۆیە پرۆژەکان ئاوای لێەوە هەمووی وەستاوە دەسم ئەکێشایەوە لە حکوومەتەکەی پارتی ئەمود هەتاوەکو ئەمانە جێبەجێ نەکرێت بۆ ئەم ناوچەیە من لەگەڵ توای حکوومەتی ناکەم هەر ئەمە بەڵگەی ئەوەیە کە یەکێتی ڕاز ناکە بەڵام دیسانیش بە نەوەی نوێ نەچوایەتە سەنگەری پارتی و بنەماڵی بازرگانی و بچوایەتە سەنگەری ئەوە کە بەشە بودجەی شارەکە بۆ سێمانی بەهاتایە با تاقیمانە کردەوە کاکە تاقیمانە کردەوە بە عملی بۆمان دەرەکەوت ئایا یەکێتی ڕاستەکەیە درۆکە ئایا بنەماڵی بازرگانی بەمانەی کەلیمە دژی ئەم دەڤەرەیە لەبەرەوەی خۆی حاکم نێتایە یان یەکێتی درۆکە بە ئەمە بکرایە بەڕاستی بەڵام نا شاسوار ئەجندای پارتی و بنەماڵی بازرگانیە و ئەم قسەی کە من ئەیکەم تازە نییە 2016 مانگی 11 بە وتار نووسیمە وتارەکەم هەر لاماوە و ئەجندای پارتی جێبەجێکا لەو دەڤەرە گۆڕان هەر لەو دەڤەرە شاسوار هەر لەو دەڤەرە یەکگرتووی ئیسلامی سەری کە ئەمڕۆ ئەویش هەمان ئەجندای پارتی جێبەجێ کردووە بۆ لەبەرەوەی هەم بنەوەی بازرگانی کە جاشی تورکیایە و یەکگرتووش بۆ خۆی جاشی تورکیایە لە هەردوو لایەکە گرن یەکگرتوو ناتوانێت ئۆپۆزیسیۆنی پارتی و بنەماڵی بازرگانی بێ چونکە بنەماڵی بازرگانی نۆکەر و گوێ لە مستی تورکیا و ئەردۆغانە یەکگرتووش بە هەمان شکە و نۆکەر و گوێ لە مستی ئەردۆغان و تورکیایە یعنی یەکگرتوو بۆ بشکۆلەیە ناتوانێت وەکو نۆکەرێکی بچووکی ئەردۆغان و تورکیا ناتوانێت دژایەتی نۆکەرە گەورەکەی تورکیا بکە کە پارتی و بنەماڵی بازرگانیە لە باشووری کوردستانە یعنی یاریەکە بە تەواوەتی ڕۆنە ئازیزانی من بۆیە ئەمڕۆ شاسوار چووە خزمەتی پارتی و بنەماڵی بازرگانی و هەمان ئەجندای جێبەجێ کرد و لە ڕیفراندۆمەکە هەر بە هەمان شکە و مۆزوعەکە بۆ هەموو لایەکمان ڕوونە و پارتی خۆی ئەزانێت کایەکان چۆنەکە و ئەزانێت چۆن ئیش لەسەر دەڤەری سێمانی ئەو ناوچەیە ئەکا بەداخەوەکە یەکێتیش بێ هەڵوێز بوو لە بەرامبەر ئەم مۆزوعانە شەریکە دزیەکی پارتی و بنەماڵی بازرگانی بوو لە پێناوی پارە و بودجە و ئەمانە عقوبات بوون بە نۆکەری پارتی و بنەماڵی بازرگانی کە ئاوایان کرد لەو ناوچەیە وێرانیان کرد بەڵام ڕەخنەکەی من لێرەوەیە بەڕاست من پێم وایە کە سلێمانی مافی خۆیەتی کە بەشە بودجەی خۆی لە بەغا وەربگرێت باشە جا ئەو کاتە بۆ هەمومان یەکلایی ئەبووەوە لە ماوەی 6 مانگ ساڵێکە ئایا بۆ بەشە بودجەیەکەی یەکێتی چی لێکە هەمووی ئەدزێ بۆ خۆی یان خاتە خزمەتی خەڵکەوە با تاقی کرایەتەوە بەڕاستی با تاقی کرایەتەوە بۆمان دەرکەوتایە کە ئایا پارەکە ئەدزێ یان حتا NRT بە مانشێت نووسیوێتی ئەڵێ یەکێتی لەوێ لە پەرلەمان داوای کردووەکە ئەو بەشە بودجەی سێمانی بدێ بەسەرانێکێتی بۆ خۆیان ینی تا ئەو دەرەجەیە نازانم بەڕاستی ئەوە چۆن بۆ خۆی دیارەکە ئیشەکانیان چۆن و چۆن نییە وەکو گۆڕان چۆن چبوو بە شەریکە دزی پارتی و بنەماڵی بازرگانی یەکێتی چۆن هەر شەریکە دزە بەڵام بەداخەوە کە ئەمڕۆیش مەسەلەکان ئاوایان لێ هاتوو نەیانهێش ئەو مۆزوعە یەکلایی بێتەوە کە بەشە بودجە بۆ سلێمانی بێ لانی کەم تاقیمانە کردەوە بمانزانێ ئایا ئەم یەکێتیە
ئەم دۆ دەلەسەیەکە ئەم پارەیش وەکو پێشووتر چی دزیوە ئەمەشی ئەدزی یعنی خستە خزمەتی خەڵکەکەەوە بەڕاستی بەداخەوەکە ئەوە نەکرا هەرویستم ئەوەتان پێ بڵێم کە دەسەکەی شاسوار چۆن کەشفە ئازیزانی ئارام ئەحمەد باوەڕتانە بێ خۆشەویستان شاسوار بزنسەکە پارە پێیاکە و سەدان جارم وتووە کە لە باشووری کوردستانە باشترین ڕێگا بۆ دەوڵەمەند بوون بۆ جیرفانپڕکردن سیاسەتە گروپ دروستکە حیزب دروستکە بڕۆ پەرلەمانەوە پارەوەندگە ئاوایە دەنا بە هیچ جۆرێک هیچ هێزێک لە باشووری کوردستانە ناتوانێت لە ڕێگەی هەڵبژاردن و پەرلەمانەوە گۆڕانکاری لە ئەقڵەتی پارتیۆشی تیا بکە یان بتوانێت ئەو کۆمەڵگای ئێمە بگۆڕێن من هەر ئەوە نەم هەبوو ڕێی خۆم هیوادارم کە سوودێکم پێگەیان دەبن و بەرچاوتان ڕوون بێ کە ئەمانە چۆنە ئەم قسانی منیش ڕەنگە ئێسا کۆمەڵێ لە نۆکەرانی کە دوای پاش شاسوار کەوتون و سوزانم کۆمەڵە شتەیە بیڵێن و قسەی قۆڕ و قسەی بچوانە بەڵام کات باوکی هەموو دەردێکە کات باوکی هەموو شتەکانە کات هەموو ئەمڕاستیان دەرەخا بۆ ئایندە بۆ ئاگاداریتان ڕۆژگارێ دادێ ئەوەی کە ئێساش دژی ئارام ئەحمەدەکەم قساناکە ئەڵێ بەڕاستی ئەو ئارام ئەحمەد پیاوێکی عاقڵ بوو زوو زانی شاسوار چ ماڵێکە کە باوەڕتانە بێ عەزیزان ئێسەش ئەیڵێمەوە 100 جار وتومە خوێڕیترین پارتی وێشێتی لە شاسوار شەریفترە و پارتی لای من دوو کۆمپانیای چەتە و مافیان خوا نازان چێ نازڵی کردوون بۆ ئەو کۆمەلگای ئێمە کە ئاوا بکەم بەڵام شاسوار هەر زۆر خەتەرناک و چەپەڵ و پیسە بۆ ئەو کۆمەلگای ئێمە ئایندەیش ئەمە بە چای خۆتان ئەبینن منتر قسەیەکم نەماوە خۆشەویستیم بۆ هەموو لایەکتان هەیە و خواتان لەگەڵ ئازیزانی ئارام ئەحمەد هیوادارم کە زۆر باش بن و تەندروست بن قوربانی ئێوە خواتان لەگەڵ